بەڕاستی زۆر کردەوەیکی ناشرین بۆ چکە لە ناو دادگا بۆ حرەمی دادگا یەکلاوەی کێسەکانە ماف لەوێ وەرەگری نەک لەوێ مافت زەوت کرێ بۆ شێوازە ئیهانەکرێ لە کوردستان خەریکە شەقوەشەیان ببێتە مۆدل لەبەرەوەی کە ئەبینین شەق لە مامۆستا هەڵدرا شەق لە خوێنکار هەڵدراوە شەقیش لە ناو حرەمی دادگا هەڵدراوە بۆیە پێویستە ئەم پۆلیسانە ئەمە جارێکی ترژێ لەمە پەروەردە بکرێن سەر لە نوێ پەروەردە بکرێنەوە چونکە ئەمانە پێویستیان بەوەیە مەسەلە ئەوە نییە خوانە خواستە ئیهانەکردنە نەخێر ئەمانە پێویستیان بە شێوازی مامەڵەکردنە لەگەڵ کەسەکان چونکە لەبەرەوەی ئەمن و ئاسایشی ئەم کۆمەلگایە ئەپارێزن نابێ ئەوان ئەمن و ئاسایشی ئەم کۆمەلگایە بشێوێنن ئەمە بەداخەوە بێ ئەو دەسەڵاتی سەر و خۆیان ئیشی ئێشیان لەسەر بکەن و قبولی ئەم نەوع کردارە نەکەن ئێستا هەر کەسێک ئەگەر ئەو شێوازە کردارێک کرد بە سزا بدرێەوە سزاکەی ئەلان بکرێ بۆی جاریشکە کەسی کە نەتوانێت بۆ شێوازە مامەڵە بکە بۆیە سەر و خۆیان و ئەو دەسەڵاتەی کە حکمی ئەم ناوچەیە ئەکات ئەو بەرپرسە لەمە چونکە ئەو ئەبێ ئێستا بڕیاری خۆی دەرکات بڕیار بە وتە نابێ بڕیار بە کردارە بێ بڕیارە بە کردداری لەگەڵ بێ من تا ئێوارە وتە و بەیاننامە دەرکەم و بەڵام کردارێکم نەبێ ئەمە زەرەرە بۆ کۆمەلگا بەداخەوە لە ناو دادگا ئەمە ڕووی داوە لەلایەن پۆلیس ڕووی داوە کە پۆلیس ئەمن و ئاسایشی کۆمەلگاکە ئەپارێزە وای یاننا بەڵام بەداخەوە ئەبینین کە ئەمە لە لێرە ڕووی داوە کەواتە ئەی ئەوانەی لە دەرەوە ئەبێ چۆن مامەڵە لەگەڵ ژنان بکەن ئەمە پرسیارەکەیە باشە ئەبێ ئێمە ئیش لەسەرەوە بکەین کە ئەمانە زۆر زیاتر ئەمن و ئاسایشی کۆمەلگا بپارێزن نەک ئەوان ببنە شەق بەشێنی کۆمەلگا